ناوی کتێب چۆن چێژ لە ژیان و کارەکەت دەبینیت، نووسینی دیلکارنگی، وەرجێڕانی ئەبوبەکر شیوەڕەزی لە بڵاوکراوەکانی ناوەندی ڕۆشنبیری ئەدیبان. لەم کتێبەدا نووسەر باس لە چۆنێتی چێژبینین لە ژیان و کار دەکات. ئێمەی مرۆڤ بۆ ئەوەی چێژ لەو کەشە وەربگرین کە زیندەکی تیادا دەکەین دەبێت هەردەم هەر خۆمان بین و خۆمان بدۆزینەوە و لەم گردونە ڕەنگی نەدا. هەریەکێکمان بە کارێکەوە سەرقاڵین، گرنگ نییە کارەکە چییە و چ جۆرە ئیشەکە. ئەوەی لێرەدا گرنگە ئەوەیە کە ئێمە تا چەند هەوڵ دەدەین چێژ لەو کارە وەربگرین و جوانی و شۆخ و شەنگی بەبەردا بکەین و خۆشمان بوێت. ئەگەر هەر ڕۆژێک هەستمان بە هیلاکی و شەکەتی کرد دەبێت بە دوای چارەسەر داوێڵ بین بۆ تیمارکردنی ئەم زامە. ئێخۆژیانیش هەر پاڵدانەوە و شادی نییە. ئەگەر ئێمەی مرۆڤ ڕوبەڕووی کۆسپ و تەگەرە نەبینەوە نەفێرە ئەزمون دەبین و نەفێرە ژیان کردن.